بەڕێزان ڕۆژتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. سەرەتا درود بۆ ڕۆحی پاشی شەهیدان، بە تایبەتی شەهیدانی شەڕی داعش. سڵاو و ڕێز بۆ هەموو ئەو ڕزگاربووانەی کە ڕزگاربووی دەستی تیرۆریستانی داعشن و ئێستا ئازاد بوون و بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان ئەژین. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی فەرمانی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بە مەبەستی ڕەخساندن لە بواری پەروەردە و فێرکردن بۆ ڕزگاربووانی دەستی داعش لە هەموو پێکهاتە و ئاین و ئاینزاکان، بە تایبەتیش لە کوردانی یێزیدی فەرمانێکی وەزاری دەرکردووە بۆ مەبەستەی کە بتوانێت زۆرترین دەرفەتی خوێندن بۆ ئەو ڕزگاربووانە فەراهەم کات کە ڕۆژگارێک لەژێر دەستی چەتەکانی داعش بوون و تووشی ئازار و ئەشکەنجە لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونی بوونەتەوە. لەو ڕوانگەیەوە جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بە پەرۆشیشی زۆرەوە هەوڵیەوەی داوە کە بۆ هەموو ڕزگاربووان دەرفەتی خوێندن بڕەخسێنرێەوە. ئێمەی لە وەزارەتی پەروەردە ڕاستپاردووە بۆ ئەوەی کە ئەوەی ئیمکانە تەنانەت هەموو ئیستیسناعاتێک لە ڕێنمایەکانیش بکەین بە مەبەستیەوەی کە بتوانین خوێندن بۆ ڕزگاربووانی دەستی داعش بڕەخسێنین. لە بەرڕۆشنایی فەرمانی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی، وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەوەی کە ڕزگاربووانی شاڵاوی تیرۆریستانی داعش کە ناویان لە لیستی ڕزگاربووان تۆمار کراوە و لە خوێندن دابڕاون، تەواوی ئاسانکاریان بۆ بکرێت بۆ گەڕانەوە بۆ خوێندن. بۆ ئەو مەبەستەش لە چوارچێوەی فەرمانێکی وەزاری کە ئەمڕۆ 18/7/2024 واژۆمان کردووە، خاڵی یەکەم پێویستە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان خۆیان سەرپەرشتی لیژنەیەکی تایبەتمەند بکەن بۆ بوارە، بە تایبەتیش لە پارێزگای دووهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ، چونکە بەشی هەرە زۆری ڕزگاربووان لەو سنوورە نیشتەجێن. دوو، تەواوی دەسەڵاتەکان بۆ بە دەرکردن بۆ ئیستیسنا لە مەرجەکانی تەمەن دەبەخشێت بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆ بابەتی ئاماژە پێکراواتە بۆ گەڕاندنەوەیان بۆ خوێندن. وەک دەزانن وەزارەتی پەروەردە لە چوارچێوەی ڕێنمایەکان کۆمەڵێک مەرجی هەیە، بە تایبەتیش مەرجی تەمەن قوتابی 1-2 ساڵ لەسەر یەک لە پۆلێک بمێنێتەوە دەچێتە خوێندنی ئێواران، یانەوە قوتابیانەی کە تەمەنی یاسایی خۆیان تێپەڕ ئەکەن ناتوانن لە قوتابخانەی ڕۆژ بەردەوام بن یان دابڕاون چەند ساڵێک ناتوانم گەڕێنەوە بەر خوێندنی ئاسایی. ئێمە خوێندنێکمان هەیە کە خوێندنی خێرای پێوترێت، تعلیمی مسەڕع دەکرێت لە چوارچێوەی خوێندنی خێرا دەرفەتێکی گونجاو بۆ هەموو ڕزگاربووانە بڕەخسێنین کە ناوەکانیان تۆمار کراوە. ئەوە زیاتر لە قۆناغی بنەڕەتی و لە قۆناغی ئامادەییە بێت و هەموو ڕزگاربووانەش کە پۆلی نوێی بنەڕەتی تەواویان کردووە بە سەرکەوتووی، بەڵام دابڕاون لە خوێندن بەهۆی ئەوەی کە کەوتونەتە دەستی داعش، پاشان ئازاد کراون ماوەیەکیان پێ چووە و تەمەنی یاساییان تێپەڕیوە و مەرجەکانیان نەبووە. بۆ ئەوەی کە ئاسانکاریان بۆ بکرێ، وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بەوەی کە ئەوانە لە تەواوی مەرجەکان ببەخشرێن و ئیستیسنایان بۆ بکرێت و هەر پەیمانگایەکی حکومیان ویست لێ بخوێنن دەتوانن لەو پەیمانگا حکومیانە هەڵببژێرن لێ بخوێنن. وەرگرتن لە پەیمانگای هونەرە جوانەکان بە چاوپێکەوتنە کۆمەڵێک مەرج و تایبەتمەندی خۆی هەیە. وەرگرتن تا تەمەنی 18 ساڵە لە پەیمانگا حکومیەکان، وەرگرتن لە پەیمانگای کۆمپیوتەر لەسەر بنەمای پێشبڕکێی نمرەی چەند بابەتێکە، وەرگرتن لە پەیمانگای وەرزشی لەسەر بنەمای چاوپێکەوتن و هەڵسەنگاندنی بوارەکانی وەرزشیە بێت.
هەموو ڕزگاروانە ئەگەر دەرچووی پۆلی نوۆی بنەڕەتی بن لە هەموو ئەم مەرجانە بە مەرجی تەمەن و چاوپێکەوتن و چێبرچێوە دەبەخشرێن. هەر پەیمانگایەکی حکومی 5 ساڵی وەزارەتی پەروەردە هەڵببژێرن بە پەیمانگای هونەرە جوانەکان و پەیمانگاکانی کۆمپیوتەر و هەروە پەیمانگا وەرزشیەکان دەتوانن بەردەوامی بدەن بە خوێندن. خاڵێکی دیکەی گرنگیژەوەیە کە لەو فەرمانە وەزاریە ئاماژەی پێدراوە هەموو ڕزگاربووانی دەستی داعش کە ناویان لەو لیستانە تۆمارکراوە کە وەزارەتی پەروەردە لەلایەنی پەیوەندیداری حکومی وەرگرتووە ئەگەر دەرچووی پۆلی نوێمی بنەڕەتی بن مافی ئەوان هەیە لە هەموو پەیمانگا ئەهلیەکان بخوێنن بەبێ بەرامبەر بۆ هەموو ساڵانی خوێندن، واتە بۆ هەر 5 ساڵەکە لە پەیمانگا ناحکومیەکان وەرەگیرێن بەڕێوەبەرایەتی خوێندنی ناحکومی لە وەزارەتی پەروەردە دابەشکاریی دادپەروەرانەکە لە نێوان ئەو پەیمانگایانە پەیمانگا ئاهلیانە و دابینکردنی کورسی خوێندن بۆ ڕزگاربووانی دەستی داعش لە دەرەوەی ئەو کورسیانە ئەبێ کە بۆ خۆیان تەرخان کراوە. واتە ئەگەر پەیمانگایەکی کۆمپیوتەری ناحکومی یان پەیمانگایەکی وەرزشی ناحکومی لە ساڵی خوێندنی 24-25 100 کورسی بۆ تەرخان بکرێت لایەن وەزارەتی پەروەردەوە 100 کورسیەکەی خۆی پڕەکاتەوە، بەڵام ئەو کورسیانەشیان بۆ دەنێڕین کە ڕزگاربووانی دەستی داعش مافی ئەوان هەیە لەو پەیمانگایانە بۆ ماوەی 5 ساڵ بەبێ بەرامبەر خوێندنی خۆیان تەواوکەن بەبێ ئەوەی کە هیچ قورسایی و بارگرانیەکیش بخرێتە سەر پەیمانگاکان و لە پشکی خۆیان کەم بکرێتەوە. و ئەو فەرمانەش لەمڕۆ جێبەجێکرێ و بۆ ساڵی خوێندنی 2024-2025 دەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هیواین کە توانی بێتمان خزمەتێک بە ڕزگاربووانی دەستی داعشکەین و جۆرێک لە قەرەبووکردنەوەی دابڕانیان بۆ بکەین، هەرچی بۆ ئەوان بکەین هێشتاکەمە و هیچ کاتێک ڕێگە بە خۆمان نادەین کە بڵێن حەقی خۆیانمان پێداون، بەڵام ئەم هەنگاوە بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران گرنگە بە تایبەتیش بابەتی خوێندن ئەو شاڵاوە تیرۆریستیی کە لەسەر ئەوان کراوە، ئەو حەملە جینۆسایدە منەظەمەی کە لەسەر ئەوان کراوە بە تایبەتیش لەسەر کوردانی ئێزیدی و بۆتە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆریان لە خوێندندا ببڕن، بەشێکیان ئیلتیحاقیان کردوتەوە بە خوێندن، هەندێک مەرجی تەمەن لە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە لە ساڵانی ڕابردوو ڕێگر بووە. بۆیە جەنابی سەرۆک وەزیران فەرمانیدا کە پێویستە وەزارەتی پەروەردە هەموو ئاسانکاریەک بکات و هەمووی استیسناعاتێک لە مەرجەکانی تەمەن لە ڕێنمایەکانی وەرگرتن و لە پەیمانگا حکومیەکان و لە پەیمانگا ناحکومیەکانیش. من دەمەوێت بە ڕازگۆیانە بە هەموو لایەکتان بڵێم ئێمە زیاتر لە 5 ساڵە لە وەزارەتی پەروەردەین، تا ئێستا هیچ ئیسیسنایەک بۆ هیچ کەسێک لە پەیمانگا حکومیەکانی وەزارەتی پەروەردە نەکراوە. هەر قوتابیەک وەرگیرابێ بە گوێرەی هەموو ئەو مەرج و پێوەرەکانی تەمەن وەرگیراوە، بەڵام ئەم ئیسیسنایەکی جەماعیە بۆ ڕزگاربووانی دەستی داعش و ڕێگەمان بە خۆمان نەداوە یەک قوتابی بە قوبوڵ خاص بە ئیسیسنا لە هیچ پەیمانگایەکی حکومی وەربژیرێ، بەڵام کوردانی ئێزیدی ڕزگاربووانی دەستی داعش ئەوە دەهێنن کە هەموو جۆرە ئیسیسنایەکیان بۆ بکرێ و بە هەموو لایەکمان هەوڵیەوە بدەین کە دەرفەتێکی خوێندنی دادپەروەرانە و گونجاو بۆیان فراهەم بکرێ بۆ هیوایی کە توانی بێتمان خزمەتێکتان بکەین و ئینشاءڵڵا ئەوەی پێشمان بکرێت لە ساڵی خوێندنی نوێ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکانەوە هەموو کار ئاسانیەک پێشکەشەکەین بە مەبەستی گەڕانەوەی ژمارەیەک لەو ڕزگاربووانەی داعش کە دایانەوێ بگەڕێنەوە بۆ خوێندن و ڕێگری تعلیماتی لە بەردەمیانە هەبووە، بە هیوایەوەی کە ئەو فەرمانە وەزاریە سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت. ئەو بابەتە نووسراوێکی فەرمیە پێشتریش لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو دام و دەستگا حکوومیەکان نووسراوە کراوە کە مامۆسایان و فەرمانبەران بەشدار بن لە پرۆسەی هەژماری من بۆ خۆشتان دوایین تەوزیح و دوایین نامەی سەرۆکی دادگای فیدرالیتان بینی کە بۆ جەنابی سەرۆک وەزیرانی ناردووە کە تایە ئاماژە بۆ دراوە هەموو بانقانەی کە لەلایەن
بانکی مرکزی عراقی یان بانکی فیدرالی عراقی ڕێگە پێدراون ئەوانە مافیاوانەوەیە کە پرۆسەی بە بانچیکردنی موچەی فەرمانبەران ئەنجام بدەن هەموو ئەو تعلیماتانی کە دەرەچن لەژێر ڕۆشنایی ئەوەیە کە ئەم پرۆسەیەکە بە قازانجی مامۆسایان و فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان لەم مانگەدا بۆ موچەی مانجی 6 زیاتر لە 32,000 مامۆسا و فەرمانبەری وەزارەتی پەروەردە لە ڕێگەی پرۆژەی هەژماری من و هەروەها کارتی بانکیەوە موچەی وەرگرتووە تەنانەت ڕۆژێکیش پێشەوەی کە تەوقیتی موچەی وەزارەتی پەروەردە بوو بێت ڕۆژێک پێشەوە بە کورتەنامەیەک ئاگاداری هەمویان کراوەتەوە کە موچەکان کراوەتە سەر هەژمارەکان بۆیە ئەوەی کە گرنگە هەمولایەکمان بیزانین ئەم پرۆژەیەکی شەخسی نییە پرۆژەیەکی نیشتیمانیە فەرمانبەران شەفافیت دەستەبەرەکات دادپەروەری دەستەبەرەکە کەس لە باتی کەس موچە وەرناگرێت کەسیش بۆ کەس موچە وەرناگرێت و بگرە دەتوانم بڵێم ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەو ئالیەتە کۆنەی کە پێشتر موچەمان وەرەگر بەڕێوەبەری قوتابخانە لەگەڵ یاریدەدەرێک یان لەگەڵ مامۆسایە وایە بڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە چەکی لە پەروەردە ببردە ڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە و موچەی بێنایەتەوە بەسەر مامۆساکانە تەوزیعی بکردە زۆر جارە بوو بیگەێنتە ماڵی مامۆسایەکی ژەگەل لە هاوینە دەوام نەبێ یا مامۆسایەک نەخۆش بێ هەموو ئەمانە ئێستا پرۆسەکە کورد بۆتەوە لە سەرەوەی کە تۆ ئەژمارێکی بانکی خۆتت هەیە بە کورتەنامەیەک ئاگادارەکریتەوە کە پارەی موچەکە چۆتە سە حسابەکەی خۆت ئەم ڕێکارە ئاسانە دیجیتاڵیە بانکیە پێشکەوتووە باشترێکەیە ئەو ڕێگە تەقلیدیە کە زۆر جار بەڕێوەبەرەکانی ئێمە لە موچەکانیان 50,000 100,000 150,000 جار هەبووە 400,000یش لە موچەی مامۆساکان کەمتر بووە ناچار بوون لە ناو مامۆساکانە بۆ خۆیان پارە کۆبکەنەوە و جارێکی دیکە تەکمیلەی ئەو نەقسەی پێ بکەن کە ڕوبەڕوویان بۆتەوە ئێستا بەڕێوەبەر بەرپرس نابێتەوە هەموو مامۆسایەک هەموو فەرمانبەرێک موچەکە یەچێتە سەر حسابە بانکیەکەی خۆی و خۆی وەریەگرێ وە کەسیش پارە لە مامۆسا و لە هیچ کەسێک نابڕێ ئەوەی کە هەیە جاران هەندێک لێی دەکرا لە قوتابخانەیەک 5,000 دەبڕێ لە قوتابخانەیەک 10,000 دەبڕێ کارتی خۆت لای خۆتەوە موچەی خۆت وەرەگری لە هەچ کاتێکە کە خۆتەتەوێ بۆیە ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە و هەروەها پرۆسەیەکی گرنگی استراتیژی ئابووری دارایی هەرێمی کوردستانە و هیچ بابەتێکی یاساییش لە ڕووی یاساییەوە هیچ ئیشکالێکی نییە و بۆ خۆشتان دوایین تەوزیحی نامەی سەرۆکی دادگای باڵای فیدرالی عراقتان بینیوە فەرموو فەرموو سپاس لە بابەتی وانەبێژان ئێمە نووسراومان کردو بۆ سەرۆکوەزیرانی عراقی فیدرال و هەروەها نووسراو بۆ وەزارەتی دارایی فیدرالیش کراوە لە ڕۆژانی پێشوویان لە چەند هەفتەیەکی پێشوو نووسراوێک لە نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیرانی عراقەوە ئاراستەی وەزارەتی دارایی عراق کراوە لەسەر ئەو نووسراوەی کە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە کراوە بۆ بەگرێبەستبوونی مامۆسایانی وانەبێژ ئێمە داوای تەخسیسی مالیمان کردووە چاوەڕانی وەڵامی فەرمیە دەینەوە چونکە سەرۆکوەزیران هامشی کردووە و هەروەها کردوێت یەک کتابی ڕسمی ناردوێتی بۆ وەزارەتی دارایی عراقی فیدرال کە وەزارەتی دارایی ڕێی خۆی لەسەر ئەو بابەتە بدات ئێمە داوای تەخسیسی مالیمان کردووە نەک بەگرێبەستبوونیان چونکە بەگرێبەستبوونی ئێمە دەیکەین بەڵام تەخسیسە مالیەکە دەکەین ئینشاءڵڵا هەموو هەوڵێک بۆ وانەبێژانە دەین سەبارەت بە پرۆژە تەواو نەکراوەکانیش جەنابتان ئەزانن ئێمە ئەوە چەند مانجێکە دۆخی موچەی فەرمانبەران باشوە و لە ڕابردوو ڕوبەڕووی کۆمەڵێک فشاری دارایی کراونێتەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەشدا پرۆژەی دروستکردنی قوتابخانەکان بە شێوازێکی 100% ڕانەوەستاوە من ئەتوانم بە جەنابەت بڵێم ئێستا هەل لە ناو هەولێر زیاتر لە 10 قوتابخانە کاری تیاکرێ دەتوانم شوێنەکانت پێ بڵێم لە زاگرۆز ئێمە ئیشەکەین لە گەڕەکی ڕۆشنبیری ئیشەکەین
لە خوار خەسخانەی ڕۆژاواوە ئیشەکەین لە بەحەرکە لە قوتابخانە کارەکەین کە ئەوانە حکومە سەرپەرشتیەکە دیارە حتمەن ژمارەی قوتابخانەی دیکەش هێشتا دەستیان بەکار نەکردوتەوە بۆیە ئەگەر بڵێن هەموو قوتابخانەکانمان خسۆتەوە گەڕ و ئیشکردن لە سەرەتی نەخێت بەڵام ژمارەیەکی بەرچاو لە قوتابخانەکان ئێستا کاری تیاکرێت لە دوهۆک و لە پارێزگای هەولێر و لە پارێزگای سلێمانیش بەڵام ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەرپرز نین لە هەیکەلی بینایەک کە هێشتا لای بەڵێندەرە ڕادستی ئێمە نەکراوە ڕادەستکردنی بینای قوتابخانە ئەو کاتە دەبێت کە پشکنینی هەندەسی بۆ کرێ کۆنووسی بۆ کرێ پاش ئەوەی کۆنووسی بۆ کرێ اینجا ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەو قوتابخانەی سیلامەکەین لەو ڕۆژۆ ئێمە لێ مەسوولین هەر قوتابخانەیەک لای بەڵێندەر بێ هەشتێکی هەبێ هەر گرفتێکی هەبێ لە پرۆژێ ڕاوەستاو بێ لە پرۆژێ بێ کە بەردەوام کاری تیاکرێ وەزارەتی پەروەردە لێی مەسئول نییە هەتا ئیستیلامکردنی لە ئیستیلامکردنەوە ئێمە لێی بەرپرسین بەڵام بۆ هیوایی بتوانین ئەو گرفتەش چارەسەر کرد ئێمە لیستی ڕزگاربووانمان لەبەردەستە کە لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەرمانگرتووە هەڵە نەبم 3575 3574 ڕزگار بوو ئێمە ئەو لیستەمان لەبەردەستە بە گوێرەی ئەو لیستە مامەڵاکەین هەمووانەی ناویان لەو لیستە هەیە ئەگەر لە خوێندن دابڕاوم بە گوێرەی ئەو فەرمانە وەزاری هەر خاڵێکی ئەو فەرمانە وەزاریە داهەنگرێتەوە ئێمە تەواوی هەماهەنگی و هاوکاریان پێشکەشەکەین